بۆ داکۆکی لە ماف و بوجە و موچەی پێشمەرگە کە لە دوای ساڵی 2023 پارتی و یەکێتی بەردەوام بازرگانیان پێوە کردووە. ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری کۆمەڵ لە پەرلەمانی عێراق لە 12 ئۆکتۆبەری ساڵی 2018 و لە ڕێگەی ڕاگەیەندراوێک هۆشداری دەداتە پارتی و یەکێتی و دەڵێ لەبری ئەو هەموو وەفدە باڵایە بۆ پۆستەکانتان وەفدێکش بنێرن بۆ پێشمەرگە و قوتی خەڵک. ئەحمەدی حاجی ڕەشید لە ڕاگەیەندراوەکەیدا دەڵێ لە بودجەی ساڵی 2019 عێراق پارەی پێشمەرگە بۆ ساڵێک بە 444 ملیار دیاری کراوە، واتە بۆ هەر مانگێک تەنها 37 ملیار دینار. لە کاتێکدا پارەی تەرخانکراوە بۆ حەشدی شعبی لە ناو بودجەی وەزارەتی بەرگری بریتیە لە 2 تریلیۆن و 963 ملیار و 575 ملیۆن و 170 هزار دینار. بەپێی ڕاگەیەندراوەکە کە هۆشداریەکە بۆ پارتی و یەکێتی و خەمخۆریەکە بۆ پێشمەرگە و گوزەرانیان، ناڕوونی و ناشەفافی زۆر لە ژمارەی پێشمەرگە هەیە و حکوومەتی هەرێم خۆشی نازانێ ژمارەی پێشمەرگەکانی چەندە. 1. بەپێی داتاکانی وەزارەتی دارایی ژمارەی موچەخۆرانی وەزارەتی پێشمەرگە 432 هزار کەسە. 2. بەپێی زانیاری بەشێک لە پەرلەمانتاران ژمارەکەیان 428 هزار کەسە. 3. بەپێی بایۆمەتریەکەی کابینەی هەشتم بێ ژمارەی پێشمەرگە 226 هزار کەسن. 4. بەپێی دەنگدانی تایبەت بێ ژمارەکەیان 170 هزار کەسە. 5. بەپێی خەمڵاندنی عێراقیش بێ ژمارەکە تەنها 45 هزارە و بەپێی ئەو بڕەپارەیەش بێ کە ئەمریکەکان تەرخانیان کردەوە بۆ موچەی پێشمەرگە، ئەوا ژمارەی پێشمەرگە لە هەرێمی کوردستان تەنها 60 هزار کەسە. ساڵی 2019 شتێپەڕی و حکوومەتی هەرێم و بڕیار بەدەستەکانی فرۆشتنی نەوتی سەربەخۆ دەیان شاندیان ناردە بەغدا و چەندین شەڕ و ڕێکەوتنیان ئەنجامدا لە پێناو وەرگرتنی 1-2 پۆست بۆ حیزبەکانیان، بەڵام بۆ موچەی خەڵک و بودجەی پێشمەرگە نەقسەیەکیان کرد و نەژمارەیەکی ڕاست و دروستیشاندا بە بەغدا تا گرنتی وەرگرتنی موچەکانیان بکرێ. لە 30 ئۆکتۆبەری ساڵی 2018 و لە سەروبەندی هاتنە ئارای بودجەی گشتیەوە، ئەحمەدی حاجی ڕەشید ڕاگەیەندراوێک ئاڕاستەی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەکات و لە بەشێکی ئەو دوو ڕاگەیەندراوەدا هاتووە مێژ و ڕەحم بەو هێزانە ناکا کە لە ئاستی پرسی بودجەی فیدراڵی عێراق و پشکی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران و شایستە داراییەکانی جوتیاران و بودجەی پێشمەرگە کەم تەرخەم بێ، هەمووان بە نەفەسێکی نیشتیمان پەروەرانە مامەڵەی لەگەڵ بکەین و ڕێگەش نەدەین بە ناوی بابەتی ئابووری سەربەخۆ و هەندێک چمکی شۆڤێنیەوە هاوڵاتیان دووچاری قەیرانی دارایی و ئابووری بکرێنەوە و نەهێڵن بەرژەوەندی هەندێک گروپ و دەستە لەسەر و بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە بێت و بەندەش وەگە زموندارێک لەو بوارەدا دۆکومنتی گونجاوم ئامادە کردووە و تەواوی بۆشایەکانم تاوتوێ کردووە کە بتوانین بە لۆژیک دانووسانێکی دوور لە تەشەنوج و ماف و شایستەی هاوڵاتیانی هەرێمەکەمان بەدەست بێنین. بەڵام وەک هەمیشە حکوومەتی هەرێم و ئەو گروپەی دەستی بەسەر بازرگانی نەوتدا گرتبوو، جگە لەوەی بەدەم ئەو بانگەوازەشەوە نەچوون بە پاساوی ئەوەی کە ئەگەر خۆیان نەوتەکە بفرۆشن زیاتریان دەست دەکەوێت کەوتنەوە خۆ دزینەوە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و جارێکی دیکەش بودجەی هەرێم و موچەی خەڵکی کوردستانیان خستەوە ناو ئەو قمارە سیاسی و بازرگانیەی ماوەی 12 ساڵە خۆیانی لەسەر دەوڵەمەند و خەڵکی لەسەر دەچەوسێننەوە. کێشەی نەوت و ناشەفافی داهاتی نەوتی هەرێمی کوردستان تا دێ زیاتر دەبێت. ئەم پرسە بۆ خەڵک بۆتە نەهامەتی و بۆ کەمینەیەکی دەسەڵاتداریش بۆتە بازرگانێکی ناشەرعی و لە ساییدا تۆڕی مافیایی گەورە و دەستڕۆیشت و دروست بووە. بۆیە ئەحمەدی حاجی ڕەشید لە ڕێگەی ڕاگەیەندراوێکەوە هەوڵێکی خۆی ئاشکرا دەکا کە لەو ڕێگەیەوە زانیاری تەواوی گەیاندۆتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەسەر پرسی نەوت و دەڵێ لە 13 ئایاری ساڵی 2019 دوو یادداشت نووسی بۆ سەرۆکۆماری عێراق و سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم و ڕاستەوخۆ سەرۆکۆمارم ئاگادار کردەوە لەو هەوڵانەی دەدرێن دژ بە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و لە ڕێگەی هاوژین عومەری ڕایوەشکاریەوە گەیاندومەتە بەڕێزیان. یادداشتی دووەمیشم لە ڕێگەی عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئاڕاستەی نێچیروان بارزانی کرد و وێنەیەکم لەو یادداشتەش ئاڕاستەی ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم کرد. بۆیە دەمەوێت خەڵکی کوردستان ئاگادار بکەمەوە کە هەرچی ڕوودەدا لە ئەستۆی ئەو بەرپرسانەیە کە گوێ ناگرن بۆ دڵسۆزیەکانی ئێمە. ئێستاش کە حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵی داراییدایە و بە 3 مانگ جارێکیش موچەیەکی پێنادرێت و متمانەی لەناو خەڵکی کوردستان بە تەواوی لەدەستداوە، بڕیاری گەڕانەوەی بۆ بەغدا داوە و لەو پێناوەشدا تا ئێستا زیاتر لە 6 جار شاندی دانوستانکاری خۆی لەسەر ئاستی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ناردووەتە بەغدا بۆ گفتوگۆ و ڕێکەوتن لەسەر نەوت و بودجە، بەڵام تا ئەم ساتە بەغدا ئامادە نەبووە بچێتە ژێرباری داواکاریەکانی هەرێمی کوردستان و بەشێکی زۆری شکستی دانوستانەکانیش نەشارەزایی و بێدەسەڵاتی ئەو شاندەیە کە چۆتە بەغدا.